کانان وەرنەگرتووە کە ئەمە کاریگەری لەسەر کۆی سێکتەرەکان لە هەرێمی کوردستان و کۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە. تەنها موچەخۆران زەرمەند نین، بەڵکو کرێکارێکیش کە ئێستا کاری دەست ناکەوێ، دوکاندارێک کە بازاڕی تووشی وەرشکستگی بووە، ئەو مقاولانەی ئەو بەڵێندەرانەی کە ئیشەکانیان وەستاوە و بەشێکی زۆری سەرمایەدارانی وڵاتی ئێمەش تووشی شکست بوون. بۆیە ئەمە قەیرانێکی دارایی گەورەیە. بەڵام The financial situation at the moment is really damaging all sectors of the region. And because, as you know, the salary hasn't been paid for the last 5 months. And the market is really in a very stagnation situation at the moment. And this has been affecting hugely on all sectors: laborers, shop owners, contractors, all the businessmen there. So it's quite clear for everyone that the damage is there. ڕاستیە قەیرانی دارایی هۆکارەکەی قەیرانی ئابووری هەرێمی کوردستانە، بەهۆی نەبوونی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان، بەهۆی دروستکردنی ئابووریەکی کرێخۆری ڕێعی لە هەرێمی کوردستان، بەهۆی دروستکردنی ئابووریەک کە تەنها یەک سەرچاوەی داهاتی هەبێ کە بریتە لە نەوت، بەهۆی فرامۆشکردنی سێکتەرەکانی تری ئابووری وەکو پیشەسازی، وەکو بازرگانی، وەکو کشتوکاڵ، وەکو گەشت و گوزار، هەموو ئەمانە سەرەڕای بوونی گەندەڵیەکی گەورە لە هەرێمی کوردستان بوونەتە هۆی سەرهەڵدانی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان. In fact, the financial crisis is part, or it is an economic crisis, and very clearly reflected because the infrastructure hasn't been there. And always the policy was to depend on one source to generate income, was not, and neglecting other sectors, trade, for example, agriculture. And the other problem is, well known for everyone, is the corruption, which is widespread everywhere. لەڕاستیە شاراوەش نییە کە هەندێک قەیرانی دەرەکی بۆ هەرێمی کوردستانی شکاریگەر بوون لەسەر دۆخی ئابووری و دۆخی دارایی هەرێمی کوردستان، وەکو شەڕی داعش و هێرشی گروپی تۆرۆریستی داعش بۆ سەر هەرێمی کوردستان، وەکو هاتنی ژمارەیەکی زۆر ئاوارە بۆ هەرێمی کوردستان کە ئەمەش دیسانەوە بارگرانی بۆ سەر هەرێمی کوردستان دروست کردووە. بەڵام بەڕای ئێمە هۆکارە ناوخۆییەکان زیاتر کاریگەرن لەسەر دۆخی ئابووری و دارایی هەرێمی کوردستان، و ئەگەر ئێمە ئەو فاکتەرە ناوخۆیانە چارەسەر بکەین، بەدڵنیاییەوە کاریگەری فاکتەرەکانی دەرەوە کەمترە بێتەوە، وەکو دابەزینی نرخی نەوت. ئەگەر ئێمە ئابووریەکەمان پشتە سوور نەبێت بە تەنها یەک سەرچاوی داهات کە بریتە لە نەوت، ئەوە بەدڵنیاییەوە لە کاتی دابەزینی نرخی نەوت ئەگەر پیشەسازیت هەبێ، ئەگەر کشتوکاڵێکی بەهێز تماشاوان جاو گوتارا البته بشکا گوتارا سروکی پارلمنتوا کردستان بکود درباره روشا هرما کردستان دا جه عالیه آبوری و اروسا بحثا شر چکدارنده شو و سده من و خصنه برچاف کل بریتانیا دیگل هجماره که پارلمانتار نوی ولاتو دیگل رواندا کردی لوی ولاتی البته